ئەم کاتتان باش من جەمال کاکبرا لە بڕوەرایەتی تەکنۆلۆژیای زانیاری و ئامار لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی. لە ڤیدیۆ فێرکاری ئەمڕۆدا باس لەوە دەکەین کە مامۆستا چۆن بتوانێت وانەیەک تۆمار بکات بۆ ماوەی 30 خولەک 45 خولەک یاخود هەر چەند کاتێک بێ کێشەی نییە و هەروەها ئەو وانەیە تۆمار شیر بکات لەگەڵ خوێندکارەکانیان لە ڕێگەی کڵاسڕوومەوە. سەرەتا پێویستە مامۆستا کردە لە سەر تابی ڤیدیۆ کۆنفرانس بکە بۆ ئەوی بێتە ناو بەرنامەی میتەوە. تێبینی بکەین کە پێشتر من ئیمەیلی زانکۆیم داخڵ کردەوە بۆی ڕاستەوخۆ ڕاتەبێ بە بەرنامەی میتەوە. ئەگەر ئیمەیلم داخڵ نەکرد بێت ئەوە بەرنامەی میتم پیشان نادات. کردە لەسەر start a meeting ئەەکەم و پاشان ناوی وانەکە ئەنووسم lesson 1 و یاخود ناویش نەنووسم هەر ئاساییە ئەم ویندۆیە تێ ئەپەڕێت. پاشان پێویستە بێت بە ئەم ڤیدۆیەوە لێرەدا ئەمە ڕاستەوخۆ ڤیدۆیە کە من لێرە وەکو مامۆستایەک پێویستم پێی نییە کە وێنەی و ڤیدۆی خۆم پیشان بە بەڵکو ڕاستەوخۆ پێویستم بەوەیە کە جوین ببم بە تۆمارکردنەوەکەوە. ئەم ویندۆشمان پێویستیان دەدا بە هەمان شێوە ئەتوانین دایخینەوە تا ئەم لەحزەیە بە هیچ شێوەیەکی وانەیەک تۆمار نەکراوە و مامۆستا لە ڕێگەی ئەم سێ دۆتەوە لە هەنگاوی یەکەمە ئەتوانێت بێت دەست بکات بە start recording record meeting. بەڵام پێشەوەی record meeting بکەیت مامۆستا پێویستە پێشتر کەوانەکەی خۆی بە شێوازی PowerPoint سلاید یا بە فۆرماتی PDF یا بە هەر فۆرماتێک بێت کە خۆی مەبەستێتی وانەکەی ئامادە کردبێت بۆ ئەوەی لە کاتی ڕیکۆردینگەکە وانەکەش سلایدەکان هەمووی دەرکەوێت. ئەگەڕێمەوە بۆ ڤیدیۆ میتینگەکە. لێرەدا پێشەوەی بێمە سەر ڕیکۆرد میتینگ پێویستە پریزنت بکەم واتە ئەو ویندۆیی کە مەبەستمە سلایدەکانی تایە لە ڕیکۆردەکە دەرچێت. ئەگەر کردە لە پریزنت نەکەین ئەوە لە ڕیکۆردەکە دەرناچێت. دێم نامەوێت ئینتای سکرین واتە ئەم سکرینەی کە ئێستا بینین بەڵام کردە لەسەر ئەو ویندۆ ئەەکەم بۆی ئەو ویندۆیم پیشان بە کە خۆم مەبەستمە لە ڕیکۆردەکە دەرچێت. ببورن کردە لە ئەم وانەیە ئەەکەم sharing the meeting is sharing a window کەواتە ئێستا ئامادەیە بۆ ئەوەی کە ڕیکۆردینگەکە دەست پێ بکە. ئەگەڕێمەوە بۆ بەشی ڕیکۆردینگ هەتا ئەم ساتە دووبارە بە هیچ شێوەیەکی تۆمارکردنێک ڕووی نایەوە بەڵکو ئامادەکاریە. لە ئێستاوە بە کردەکردن لەسەر ڕیکۆرد میتینگ بەڵێ ڕازیم بۆی میتینگەکە ڕیکۆردینگەکە دەست پێ بکە. ئەوە ڕیکۆردینگ هەر کاتێک ڕەنگی سوور بوو و یاخود دەنگێکی لێوە هات ئەوە وانەکە ئامادەیە بۆ تۆمارکردن. گوێمان لەو دەنگە بوو ئێستا مامۆستا ئەتوانێت دەست بکات بە تۆمارکردنی وانەکە و من لێرەدا ئەم چەند سلایدەم ئامادە کردووە دەستەکەم بە شەرحکردنی وانەکان هەتا کۆتایی وانەکە کە تەواو بووم. پاشان ئەگەڕێمەوە بۆ بەشی میتینگەکە و لێرە stop recording ئەەکەم stop recording کە کردم بەسەر stop recording کرد the recording will be saved to Google Drive واتە ئەم چاوپێکەوتنە ئەم ڕیکۆردین تۆمارکردنی کە ئەنجام ماوە هەموو ئێچێتە ناو Google Drive ئیمەیلەکەتەوە. تەواو ویندۆکە داخەم دێم ئیمەیلەکەم ئەەکەمەوە ئەبینین کە ئیمەیلەکەمان بۆ هاتووە و ئەگەر بە ئیمەیلیش نەگات ئەتوانین لە ڕێگەی ئەپەکانی گوگڵەوە بێمە Google Drive. لێرە لەم بەشە گوگڵ بە شێوەیەکی ئۆتۆماتیکی فۆڵدەرێک دروست ئەکا بە ناوی ریکۆرد میتینگ یا میت ریکۆردینگ یەکێکە لەو ناوانە میت ریکۆردینگ. ئەبینین کە ئەو وانانەی پێشتر تۆمارمان کردووە هەمووی لێرە سیڤ بووە. ئێستا پێویستم بەوەیە وەکو مامۆسایە کە ئەم وانەیە تۆمارم کردووە بچم لە گوگڵ کلاسڕوم لە کلاسڕومەکەی کە پێشتر لەگەڵ خوێندکارەکانمە پەیوەندیمان هەیە ئەم وانەیە ئەپلۆد کەم. بۆ مەبەستی ئەپلۆدکردنیش کلیکی لای ڕاست لەسەر ئەم وانەیە ئەەکەم پاشان کردە لەسەر شەیر ئەەکەم. لە شێرە لێرەوە ڕاستەوخۆ ئەتوانین ناوی خوێندکارەکان ئاتکەین هەر خوێندکارێکم مەبەست بێت و یاخود ئەتوانین ناوی خوێندکارەکان پێشتر ئیمەیلەکانت لە هەمووی ئەتوانی لێرە کۆپی و پەیستی کەین. پاشان لە ڕێگەی ئەم تابەوە ئەڵێ ئایا ئەو
ڤیدۆیە ئەتەوێ خوێندکارەکان بتوانن دەستکاری بکەن تەنها بتوانن کۆمنت بن یاخود تەنها بتوانن بیبینن هەندێک مامۆستا لەوانەیە پێخۆش نەبێکە ڤیدۆکانی یاوانەکانی هەندێک وانەکانی داونلۆد بکرێ بۆیە لەم ڕێگەیەوە بەس تەنهاوە لە خوێندکارەکە کە بیبینێت پاشان کردە لەسەر ئەدڤانسەکەم لە بەشی ئەدڤانس پێویستە چێنج بکەمەوە لە چێنجە ئەم تابی دووەمە هەڵەبژێرین ئەگەر ئەم تابە هەڵ نەبژێرین anyone with the link واتە هەر کەسێ ئەم لینکەی بەدەست بکە ئەتوانێت بیکاتەوە بۆیە بەڕێزی شێری لینکەکە ئەەکەی لەگەڵ خوێندکارەکانە ئەگەر بێت و ئەم تابە هەڵ نەبژێرین ئەوە خوێندکارەکە ناتوانێت ڤیدۆکە بکاتەوە لینکەکەی بەدەستەکە بەڵام ناتوانێت ڤیدۆکە ببینێ کردە لەسەر سەیڤ بکەم و پاشان ئەم دوو اختیارم هەیە لێرە اختیاری دووەمیان ئەگەر بێت و تکی بکەم disable option to download print or copy for comments and viewers ئەگەر تیک لەم بەشە بکەم ئەوە ئەو ڤیدۆیی کە خوێندکارەکان ئەتوانن بیبینن ناتوانن داونلۆدی بکەن و ناشتوانن کۆمنت و کۆپیشی بکەن بەڵام منوەکو مامۆسایەک لەوانەیە بڕیار بم پێویست بە کە خوێندکارەکەم بتوانێت ڤیدۆکە داونلۆدکە بۆیە کردە لەسەر دەنەکەم لە ئێستادا هەموو سیفەتەکانی ڤیدۆکە ئامادەیە get shareable link لینکەکە کۆپی ئەەکەم و دێم classroom ئەەکەمەوە لە سایتی زانکۆ بەشی classroom ئەو وانانی کە پێشتر لەگەڵ خوێندکارەکانمە ئامادەم کردووە دێم ئەو ڤیدۆیی کە شەیرم کردووە ببورن کۆپیم کردووە کلاسی خوێندکارەکان ئەەکەمەوە و هەروەها وانەکەی کە مەبەستمە بۆ لێرە لەم وانەیە کە بابەتی تیۆریەکەی ئامادەیە دێم ئێدیتی وانەکە ئەکەم و پاشان لینکی ئەو ڤیدۆیی کە کۆپیم کردووە کۆنترۆڵ و V پەیستی ئەەکەم و یاخود بە پەیستی ئەەکەم لێرانە و ئادی لینکەکەکەم پاشان ڤیدۆکە ئامادە ئەبێ ئێستا کردە لەسەر سەیڤەکەم ڤیدۆکە بە تەواوەتی ئامادە ئەبێ ئەتوانم هەر بۆ تێستکردن کلیکێکی لەسەر بکەم و ڤیدۆکە ڕاستەخۆ دێتە سەر بەشی ستریمینگکە ئەتوانم کورتەی لەسەرکەم و ئامادە ئەبێت ئەمە ڕێگایەک بوو بۆ تۆمارکردنی وانەیەک لە ڕێگەی میتەوە و هەروەها ئەپلۆدکردن و دانانی لە کلاسڕوومە ئەگەر بێت و مامۆستا پێی خۆش نەبێت لە ڕێگەی میتینگەوە وانەکەی ڕیکۆردکە لەوانەیە پێی خۆش بێت لە ماڵەوە خۆی سەبورەی هەبێ وایت بۆردی هەبێ ئەتوانێت کامێرەی خۆی بەکاربێنێ بە مۆبایل یا بە کامێری تایبەتی خۆی وانەکەی خۆی لە دوای ئەوەی کە تۆماری کرد ئەیخاتە ناو کۆمپیوتەرەکەی و لە کۆمپیوتەرەکەیەوە دێت لەم ڕێگەیەوە بە هەمان شێوە ئێدیتی ئەم بەشاکە ئەتوانێت لێرە ئادی بکە ئادی فایلێک بکات لەو کاتا فایلێکی هەیە فایلەکە ئەکاتەوە بەشی فایل و ئەپلۆدی ئەو ڤیدۆیە ئەکاکە خۆی لە کۆمپیوتەرەکەیە سەیڤی کردووە ئۆکەی لە هەر شوێنێکا بێ لە کۆمپیوتەرەکەیە سەیڤی کردووە کردی لەسەرەکە و پاشان ئۆپن لێرە ئەپلۆد دەبێت و هەروەها دواتر ئەتوانێت سەیڤی بکات زۆر سوپاس هیوادارم سوتان لێوەرگرتی بێ